لەو کاتێک کە عادل عەبدولمەهدی ڕاستپێدراوی پێکهێنانی حکوومەتی عێراق لە هەمان کاتدا پەرلەمانی عێراق سەرقاڵی پێکهێنانی لێژنە هەمیشەییەکانە و لە چەندین دانیشتندا پەرلەمانی عێراق بە کۆی دەنگەوە لێژنەکانی هەموار کردەوە بێ ئەوەی کە سەرۆک و جێگیری سەرۆک و بڕیاردەرەکان دەستنیشان بدات تاکو حکوومەتی عێراق پێک بێتن. النظام الداخلي والدستور أشار سیستەمی دەستوری عێراق ئاماژەی کردووە کە پاش دانیشتنی یەکەم و هەڵبژاردننی سەرۆک و هەردوو جێگرەکەی پەرلەمان دەبێت لیژنەکانی دابمەزرێنێ بۆیە دەنگ لەسەر لیژنەکان دران و لیژنەکان بە دواداچوونی سیستەمی ناوخۆیی پەرلەمان دەستی بەجاکردنەوە و بەستنەوەی لیژنەکان تاوتوێ کرد بەمەبەستی پێداویستیە گرنگەکان بە تایبەتی کاری خزمەتگوزاری و دابینکردنی کارەبا و ئاسایش و بەرگری ئەم پێداویستیانەش گرنگن بۆیە ئەم لیژنەیە پێداویستەکانی وڵاتیان لە ئەستۆ دەگرت و هەروەها کاری حکوومەتی پێشویان سەبارەت بە لیژنەکان دیاری کرد. پاش بە دوواداچوونی ناوی لێژنەکان فراکسیۆنەکانی پەرلەمانی عێراق لەسەر پێکهێنانی لێژنەیەک بۆ هەموارکردنەوەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ڕێککەوتن لە ڕێگای ئەم لێژنەیە کە لێژنەی یاسایە ناوی لێژنەکانی تریان دیاری کرد و بڕیاری کۆتاییان لەسەر 27 لێژنە دەرکرد. دانانا لیژنێت پەرلەمانیە ئەوژی لیژنا قانونی یا ئەوە دانان بۆ تعدیلە هەندێک فقرات نظام داخلی و تعديل نافت هندك لجانا هكو نظام داخلي هاتا تثبيت كرن هنگه دي توزيع و ليك وكرنا وان لجنا ديار بيتا. پەرلەمانی عێراق لە خۆلی پێشودا 26 لێژنەی هەمیشەیی هەبووە. ئەم جارەیان لێژنەی بەدواداچوون و پلاندانانی استراتیژیان زیاد کرد و پاش ئەم هەنگاوە شەقامی عێراقی چاوەڕوانی پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق دەکەن. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.